سڵاو و ڕێز خۆشەویستانم بینەرانی کەناڵی بریز ڕەسوول. ئەمڕۆ لەم ڤیدیۆیەدا تیشک دەخەمە سەر بابەتێکی زۆر گرنگ و هەستیار سەبارەت بە کۆچ و کۆچبەران لە وڵاتی کەنەدا. خۆشەویستانم، ئەو کەسانەی کە تا ئێستا ئاشنا نەبووینە بە کەناڵەکەمان، کەناڵی بریز ڕەسوول، تکایە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و لە بیریشتان نەچێ لایکی ڤیدیۆکانمان بکەن و شێری بکەن بۆ ئەو کەسانەی کە شەیدای گەیشتنیانە بە وڵاتی کەنەدا. خۆشەویستانم، جۆ بایدن پیاوە بە تەمەنەکەی ئەمریکا خۆی گەیاندە کەنەدا و لە 23/2023 بە پێکەنینە سیحراویەکەی کەنەدیەکانی ڕازی کرد و وای کرد کە جەستن ترۆدۆ بڕیارێکی زۆر گرنگ بداتن سەبارەت بەو کەسانەی کە لە ئەمریکاوە سنووری کەنەدایان دەبەزاند و بەبێ ڤیزا خۆیان دەگەیاندە وڵاتی کەنەدا. لەمە دووە بڕیارەکە ئاوایە هەر کەسێک لە وڵاتی ئەمریکا سنوور ببەزێنی و بەبێ ڤیزا بێتە ناو وڵاتی کەنەدا، ئەمە پۆلیسی کەنەدی بە زۆری دەینەریتەوە نزیکترین خاڵی سنووری ئەمریکا و کەنەدا و دەینەریتەوە نێوخاچی ئەمریکا. بەڕێزان، مەسەلەی مافی پەنابەری لە وڵاتی کەنەدا سێ جۆری هەیە. جۆری یەکەمیان ئەو کەسانەی کە ڤیزەی کەنەدا وەردەگرن و بە ڤیزەیەکی ڕەسمی و بە ڕێگایەکی یاسایی دێنە وڵاتی کەنەدا، بەڵام دواتر بە هەر هۆیەک بێت داوای مافی پەنابەری دەکەن. ئەمە ئاساییە و ڕێگەیان پێدراوە، بە تایبەتی بۆ ئەو کەسەی کە هەڵگری پاسپۆرتی عێراقی بێت. جۆری دووەم بۆ ئەو کەسانەی کە دەیانەوێتن فۆرمی پەنابەری پڕ بکەنەوە، دەبێتن لە عێراق بچنە وڵاتێکی تر، لە وڵاتی دووەم بژین و فایل و فۆرمی خۆیان پڕ بکەنەوە و تەقدیمی UN بکەن. لە ڕێگەی UN دەگەنە وڵاتی کەنەدا، پاش ماوەیەک، پاش چەند ساڵێک لە چاوەڕوانی لە وڵاتی دووەم، بۆ نمونە لە وڵاتی تورکیا، ئوردن، لە هەر وڵاتێکی تر حەز دەکەن بمێننەوە، لە ڕێگەی UN ئەپلیکیشن فۆرمەکانی پەنابەری پڕ بکەنەوە و چاوەڕوان دەکەن تاوەکو UN ئەکسێپتان دەکاتن و قبولتان دەکات. ئەو کاتە دەتوانن بێنە وڵاتی کەنەدا و ئیقامەی هەمیشەیی وەردەگرن لەگەڵ ئەو ساتەی کە دەگەن بە وڵاتی کەنەدا. جۆری سێیەمیان ئەوە بوو کە خەڵکانێک بەبێ ڤیزەی کەنەدی بە ڕێگایەکی نایاسایی
ڕوویان دەکردە وڵاتی ئەمریکا و لە ئەمریکاوە بەبێ ڤیزەی کەنەدا بە ئەوەی هەوڵ بدەن ڤیزەی کەنەدا بەدەست بینن تەنها سنووری ئەمریکا کەنەدایان دەبەزاند و خۆیان دەگەیاندە ناو خاچی وڵاتی کەنەدا و دواتریش داوای مافی پەنابەریان لە وڵاتی کەنەدا دەکرد. بەڵام بەداخەوە ئەم بڕیارە وای کرد کە جۆری سێیەم ڕابگریتن و ئەو گرێبەست و ئەو ئەگریمنت و ئەو ڕێکەوتن نامەی کە لە بینی جۆ بایدن و جەستن ترۆدۆ کرایە لەو دوو ڕۆژەی ڕابردوو ئەمە دەبێتە هۆی ڕاگررتنی جۆری سێیەم بۆ ئەو کەسانەی کە بەبێ ڤیزەی کەنەدا هەوڵیان دەدا لە وڵاتی ئەمریکاوە سنوور ببەزێنن بەرە وڵاتی کەنەدا بەڕێ بکەون و خۆیان بگەینە ناو شار و شارۆچکەکانی وڵاتی کەنەدا و لە کەنەداش داوای مافی پەنابەری بکەن. جا هەواڵە ناخۆشەکە ئەوە بوو کە باسمان کرد پیاوە پیرەکە بە پێکەنینە سیحراویەکەی وای کرد کەنەدیەکان ڕازی بکاتن و کە نەهێڵی چیتر خەڵکێک لە ئەمریکا بە نایاسایی سنوور ببەزێن و بێنە ناو کەنەدا و لە کەنەداش داوای مافی پەنابەری بکەن. خۆشەویستان، لێرانە دێمە کۆتایی بابەتەکەم و بەخوای گەورەتان دەسپێرم و خواتان لەگەڵ.